خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامی پەیامی ڕۆژدا وەک پێشتریش ئاماژەمان پێکرد دەچینە لای ساڵی هەدی کۆچی دوایی مامۆستا عەبدولقادر. مامۆستا عەبدولقادر جگەلەوەی کەسایەتیەکی کۆمەڵایەتی و سیاسی تەنانەت پەروەردەیش بوو. لە کاتێکدا بەرپرسی مەڵبەندی شارەزوری کۆمەڵی دادگەری و ئەندامی سەرکردایەتی بوو. لە هەمان کاتیشدا پیاوێکی کۆمەڵایەتی بەدەم خزم و کەسوکار بەدەم دراوسێ و لایەنە کۆمەڵایەتی و عەشایەرەکەی لە مەنتیقەی شارەزورە هێشتا پاراستە بوو. لەگەڵەوەشدا کەسایەتێکی پەروەردەیی بوو، هەم لە بواری بانخوازی ئیسلامیدا هەم لە هەمان کادا مامۆستای قوتابخانە بوو هەن لە نزیک ماڵی خۆیان. مامۆستای کۆچکردو ئەو تەمەنەی کە خۆی پەروەردگار بۆی دیاری کردە بوو تیای ژیا و بەداخەوە ماڵ ئاوایی لێکردین جێگەی بەهەشت بێت ئینشاءالله. ئێمە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز کاک محەممەد عەبدولقادر کوڕی گەورەی مامۆستای کۆچکردو لە خزمەتیا دەبین و لەسەر هەندێک لە لاپەڕەکانی ژیانی لەم چەند خولەکەی کە لە بەردەستمانایە قساکەین و لاپەڕەکانی ژیانی جەناوی مامۆستا هەڵەدەینەوە. کاک محەممەد بەخێر بیت. يا ربي وصيا سلامة يا ربي خاتم يا حبيبي بخير يا اخو سلامة يا ربي. مامۆستا عەبدولقادر وەک باوکێک بۆ ئێوە وەک پیاوێکی پەروەردەی و کۆمەڵایەتی و تەنانەت سیاسیش بۆ دەرەوەی خانەوادەکەی خۆی. جا من حەزەکەم وەکو کوڕێک مامۆستا عەبدولقادر چی بە ئێوە بەخشی یان بە کۆچکردنی ئێوە چیتان لە دەستدا؟ ئایا تەنها باوکێکتان لە دەستدا یان لە دیوی ناوەوەی بابەتەکە شتی دیکەش هەیە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الأمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. زۆر سپاس بۆم دەرفەتە، زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام لە دی 2 ساڵەی وەفاتی جەنابی مامۆستای باوکمە وەفایان نواندووە ئەرکیان کێشاوە. کەناڵی ئاسمانی پەیام یەکێکە لەو کەناڵانەی کە ئەگەڕێت دەست ئەخاتە سەر ئەو زام و برینانەی کە پێویستیان بە تیمارکردنە هەر لە سەردەمی جەنابی مامۆستا محەممەدەوە هەم لەگەڵ سەردەمی جەنابی مامۆستا حاجی فاروقەوە. دەستان خۆش بێت، جێگەتان دیارە، شوێن دەستان دیارە لە ناو کۆمەڵگەی کوردیدا. مامدوونە ناسانە کارتان کردووە، خی گەورە پایدارتان کە. بڵێ جەنابی مامۆستای باوکم لەگەڵ ئەو تەمەنەی کە هەی بووە و لەگەڵ ئەو مامەڵەکردنەی کە لەگەڵ ئێمە هەی بووە هەم لە تەمەنی مناڵیمانە وەکو باوکێکی دڵسۆز بۆ ڕۆڵەکەی مامەڵەی لەگەڵا کردوین و هەمیشە گەڕاوە کام پارووە حەڵاڵە ئەوی بۆ پیا کردوین و کام شوێنە بۆ دین و ژین و ئەخلاقمان جوان و چاک و پەسەندە خستوینێتی ئەو شوێنەوە. و لە تەمەنی گەنجیشماندا کە مدەتێکی زۆر لەگەڵمانە نەبوو وەکو گەنجێک مامەڵی لەگەڵا نەکردین، وەکو منداڵێک مامەڵی لەگەڵا نەکردین، بەڵکو وەکو برایەکی خۆی مامەڵی لەگەڵا کردین. زۆر جار لە پرسەکانە عادەتەن کوڕ شەرم لە باوکیەکە کۆمەڵێ پرس و قەزی ڕووی تێ بکە ئەچێ بە دایکی قسە بۆ دایکێکە و دایکی بیهێنێەوە باوکی. ئێمە بە پێچەوانەوە بووین کێشە مەشاکیلەکانی خۆمانمان لە لای باوکمان بەیانە کرد وەکەوەی لە لای دایکمان بەیان کەین. جەنابی مامۆستای باوکم وەگوتم هەمیشە گەڕاوە شوێنێک بۆ دین و ژین و ئەخلاقمان چاک و گونجاو بێ بۆ شوێنەی ناساندوین و لەو شوێنە دایناوین. بە کۆچی دواییشی کەلێنێک دروست بۆ لە ژیانمانە بۆی کە ئێمە دڵسۆزێکمان هەبووە لەو پێش کە ڕێنمونی کردوین. زۆر جار ئینسان لە تەمەنی گەنجیە لە تەمەنی لاویە کۆمەڵێ هەڵە و پەڵە و کەم و کوڕی ئەبێت، ئەگەر کەسێکی دڵسۆزی هەبێت دەستی ئەگرێ نایڵێ بکەوێتە ناو هەڵەیەکەوە. الحەمدوللا جەنابی مامۆستای دایکم ئەتوانم بڵێم شوێنی باوکمانی بۆ گرتوینەتەوە بە درێژای ئەم 2 ساڵە و خی گەورە بەرەکەت خاتە تەمەنی جەنابی مامۆستای دایکمەوە. خوابی بن. کاک محەممەد، مامۆستا عەبدولقادر باسێک لە پیشەکەی بکەیت و باسێک لەو خزمەتانەی بکەیت کە کروێتی وەسام هەر لە تەمەنێکی کەمەوە دەستی کرۆ بەکاری سیاسی و هەروە لەگەڵیشیدا کاری بانخوازی ئەنجام داوە. بەڵێ جەنابی مامۆستای باوکم تەبەن بە تەسکەرە نووسراوە 77 لە تەسکەرەکەی، بەڵام ئەو سەردەمە تەسکەرەکان زۆر ڕاست نەبوون. جەنابی مامۆستای باوکم والیدی 1972 بووە و لە تەمەنی تقریبان با بڵێن لە پێش لە کاتی لە 90ەکانە پەیوەندی کردووە بەم سەحوای ئیسلامیە و لەم سەحوای ئیسلامیە خزمەتی کردووە
واتە ئەو کاتێک کە پەیوەندی کردووە بە سەحوای ئیسلامیە و خزمەتی کردو و لەگەڵ کۆمەڵێک برای دڵسۆزیە تەمەنی تەنها 19 ساڵان و 20 ساڵان بووە مووی لێ نەهاتووە خۆگەر مووشی لێبێ موویەکی سووری جوانی کاڵی لێ هاتووە کاتێکە وەفاتی کرد سەرۆڕیشی سپی بووە لە خزمەتی ئەم سەحوای ئیسلامیە لە خزمەتی ئەم ئیسلامەیە ئەم طبعا جەنابی مامۆستای باوکم هەوڵ و ماندووبوونی زۆری چەشتووە بەڵام ئەم هەوڵ و ماندووبوونی کە چەشتوویەتی تەنها با بڵێن ڕاستە هەوڵی داوە بەڵام هاوکاری هەبووە لەگەڵ ئەوەی کە ئەم هەوڵی داوە مامۆستای دایکم هاوکاری بووە بەدەر لەوەش بە درێژایی ئەم چەند ساڵە کە خزمەتی کردووە لە قەزا و ناحیەکانی چواردەوری خۆیدا کۆمەڵێک برا دەستگیرۆی بوون هاوکاری بوون هەرچەند تۆ بتوانی تێبکۆشی هەرچەند هەوڵ و ماندوون بوون بدەیت ئەگەر کۆمەڵێک برای دڵسۆزی لەگەڵانە بێ ڕەنگە هەوڵ و ماندووبوونەکە و با بڵێن بە کۆتان بە ئەنجام نەگا کۆمەڵێ برای دڵسۆزی لەگەڵا بووە لە سەی سادق لە قەزای شارە زوور هەڵەبجەی تازە لە دەربەندی خان لە عەربەت لە پێنجوێت لە تەواوی شار و شارۆچکە و ناوچەکانی دیکەدا کۆمەڵێک برا هەبوون کە دەستگیرۆی بوون کە هاوکاری بوون بەدەر لەوەی کە خۆی هەوڵ و ماندووبوونی داوە باش کاک محەممەد بێگومان بەڕاگەیشتنی خێزان و منداڵ و پەروەردەکردنی و بژێویان کارێکی ئاسان نییە بەڵێ جەنابی مامۆستای کۆچکردو و مەرحوم لەگەڵ ئەوەی کە ینی کاری بانگەوازی کردووە کاری سیاسیشی کردووە کاری کۆمەڵایەتیشی کردووە مامۆستاش بۆ لە قوتابخانە چۆن توانیوێتی ئەمانە و پەروەردەکردنی منداڵەکانی و تعامل لەگەڵ هاوسەری و خزم و کەسوکار ئەم هەموو ئیشت چۆن توانیوێتی ڕێکی خات جەنابی مامۆستا ڕاستی مامۆستای باوکم مامۆستای مەکتەب بوو لە قوتابخانەی بێسانسور لە بێستانسور لەوێ مامۆستا بوو تاقی بەیانیان لەوێ مامۆستایەتیە کرد و لە مەسافەی 12 بۆ یەکی نیوەڕۆ ئیسراحەتیە کرد نان خواردن و نوێشکردن و خەوتنی لەو سەعاتە بوو لە دوای ئەوە تەبعاً من جەنابی مامۆستای باوکم کوڕە بچووکی ماڵی خۆیانە بەڵام هەم لە ماڵی خۆیانە و هەم لە بنەماڵی باوکمە وەکو ڕیشسپیەک و وەکو پیاوماقولێک چۆن لە تیرە وەز و عشیرەتەکان مامەڵی لەگەڵا کرێت جەنابی مامۆستای باوکم سەرڕای بچووکی بنەماڵەکان وەکو پیاوێکی گەورە تەماشا ئاکرا لەگەڵ مناڵی بچووکی ماڵەکەش بڵێ کوڕە بچووک لە کوڕ و کچا باوکی جەنابی مامۆستای باوکی من بچووکی ماڵەکە بوو زۆر جار بۆ ئەتوانم بڵێم هەموو جارێک لە پرسە سیاسیەکانە لە پرسە کۆمەڵایەتیەکانی خزم و کەسوکاران ئەگەڕانەوە بۆ جەنابی مامۆستای باوکم پرس و مەشورەتیان پێ کرد بەڕای من یەکێک لەو هۆکارانەی کە جەنابی مامۆستای باوکم بەو شێوە عەزیز بوو لە ناو خەڵکیدا لە ناو خزم و کەسوکاردا ئەگەڕێتەوە بۆەوەی کە لە خزمەتی ئەم سەحوای ئیسلامیە بووە و خزمەتێکی گەورەی ئەم دینەی کردووە تەمە ناکەین خۆی پەروەردگار لێ قوبوڵ کرد بێ و لێ وەرگرت بێ کاک محەممەد ئەماشت بۆ کرد کە مامۆستا عەبدولقادر لە ڕووی تەعاملەوە لەگەڵتانەوەکو برایەک وەکو باوکێک لە ڕووی کۆمەڵایەتیە و لە ڕووی سەردانکردنەوە چۆن بۆ باسی بڵێ جا بێئەدەبینە بێ و جەنابی مامۆستا فەرمووی غەیری پیشەی مامۆستایەتیەکەی سەردانی کۆمەڵایەتی هەبوو زۆر جار من و یان کاک موئمینی برام لەگەڵ یا ڕۆشتین زۆر جار ئێمەی گەنج ئەو تاقە و توانای کە تیامانایە لەگەڵ باوکما پێمان نەکرا لەبەرەوەی ماشەڵڵا تاقە و توانایەکی زۆری تیابوو ئەتوانم بڵێم ئەو خۆی یەکلا کردبووە بە خوای پەروەردگار و هەموو هەوڵ و ماندووبوونەکەی لەوا سەرفە کرد کە لە خزمەتی دینا سەرفیکە جا زۆر جار بۆ سوعبەت لەگەڵ ئێمە ئەیوت من خوا ڕەحمی وەکو جەنابی مامۆستای دایکیشی مەرج مامۆستا بوون بە یەک و لە یەک مەکتەبا بوون ئەی خوا ڕەحمی بۆ کردووە لە یەک مەکتەبا مامۆستاین تاقی بەیانی بە یەکۆین خۆ ئەگەر ئەو لە مەکتەبێترا بۆیە من لە مەکتەبێتر بوومایە مەگەر ئەم کارە بانگەوازیم نەکردایە ئەوە تاقیکیشم بۆ ماڵەکە دانایە الحەمدوللا لە دوای ئەوەی کە پرسە کۆمەڵایەتیەکان با بڵێن تەعزیە و سەردان و سڵح و ئەو شتانی ئەنجامەدا حەزێک و خولیایەکی زۆر زۆری هەبوو بۆ جوتیاریکردن بۆ فەلعاتکردن زۆر زۆر حەزی لەکردنی کاڵک و ترۆزی و گەنم و ئەو بەرووبوومانە بوو بە بەردەوامی لە دوای کاری با بڵێن لە دوای دەوامی مامۆستایەتیەکەی خۆ ئەگەر لە ڕۆژێکە فەراغێک هەبوایە خۆی مەشغوڵ ئەکرد بە و کارانەوە بۆ پیشانەوە کاک محەممەد وەکو باوکێک بڵێ وەکو یعنی کەسی یەکەمی خانەوادەیەک
کاتێک سەفەرێکتانەکردن شەوگار لە ماڵەوە دائانیشتن بە ڕۆژ هەر کاتێک ئامۆژگاری نەسیحەتی بۆ ئێوە بۆ مناڵەکانی چی بوو؟ ینی دایم باسی لە چیە کرد ئێوە چی بکەن چی نەکەن بەرەو چۆ بڕۆن دوای خۆی چی بکەن ینی دایم باوکەم قسانە بە مناڵەکانی دەڵێت مامۆستا لەگەڵ مناڵەکانیان ئامۆژگاریەکانی چی بوون؟ وڵا ڕاستی بە حکمی کار و پیشەی جەنابی مامۆستای باوکم بەیانیان لە مەکتەب بوو ئێواران سەردانی کۆمەڵایەتیە کرد شەوانیش زۆر جار دەرسی هەبوو لە ناوچە و بارەگەکانی کۆمەڵی دادگەریە یان لە کۆمەڵێک شوێنیان سەردانێک هەبووە نەخۆشێکە بووە بە شەوانە ڕۆشتووە زیاتر پەروەردەمان کەوتۆتۆ ئەستۆ و سەرشانی جەنابی مامۆستای دایکم ئەو زیاتر پەروەردەی کردوین خۆ باوکشم بەڕەحمەت بێ پەروەردەی کردوین نەسیحەتی کردوین بەبەردەوامی ئامۆژگاریە کردین لە خزمەتی خوا بین پیاوی خۆ بین پیاوی خەڵک نەبین بۆ خوا سوڵحاوە بین و هەمیشە بیرمە یەکێک لە جارەکان کۆتا جار ئەتوان بڵێم ئەوە جارە کۆتا جار بوو کە من و باوکم بەیەکەوە بووین لە دوای ئەوە من داوامی زانکۆم هەبوو گەڕامەوە بۆ زانکۆ و پاش 35 ڕۆژ لە داوامی زانکۆ تەلەفۆنیان بۆ کردم کە وەزەی باوکم بۆ جۆرە تێکچوو کۆتا جار کە بەیەکەوە بین وتم باوکە وەڵا خوا نەخواسە شتێکی لێ بێ شێتە بم وتی نا شێت مەبە دوای من پیاو بە پیاوی خوا بە بۆ خوا بژی نەک بۆ دین نابژیت ئیتر ئەوە کۆتا ئامۆژگاری جەنابی مامۆستای باوکم بوو بۆ من و بە هەمیشە زۆرێک لە شەوەکان ئەگەر بکەوتایەتە ماڵەوە خوشکێکم ناوی ئیسرایە ئەو کاتا سەرگیری نەکرده بوو ئێستا سەرگیری کردووە لە ماڵی خۆیەتی کتێبێکی هێنا باوکە تۆ بۆنە ژیان نامەی ئەبوو بەکری سدیقی هێنا ئەی باوکە بۆمان باسکە یان هەواڵانی دەوری پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەهێنا ئەی باوکە بۆمان باسکە یعنی ئەگەر بهاتە شەوێک لە ماڵەوە نەبوایە شەوێک لە ماڵەوە بوایە ئەوە دائێنیشتین لە خزمەتی باوکمە ژیان نامەی هاوڵانی دەوری پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ باسە کردین یان ئەگەر پێویستی بە کۆمەڵێک ئامۆژگاری بکردایە مناڵ بووین عەجولیمانە کرد پێویستی بکردایە با بڵێن کۆمەڵی قسەی خێرمان بۆ کار لەو شەوا لەو دەرفەتە کۆمەڵی قسەی خێری بۆ کردین چەکەی بەهەش بێ ئینشاءالله بەیادەرم یا ڕەب کاک محەممەد گرنگی مامۆستا بە خوێندنەوە بە کتێب لەو لایەنەوە تا چەند گرنگی ئەداپەی بەڵێ بە حکمیەوەی جەنابی مامۆستا وەگوتم تاقیبانیان لە مەکتەبە بوو تاقیواران خەریکی پرسە کۆمەڵایەتەکانە بوو هەندێک جار لە ناو مەڵبەندی کۆمەڵی دادگەری لە سەید سادق دەرفەتێکی سەعاتیەکی ئەبوو طبعا جەنابی مام هەژار خوای گەورە دەرەجاتی عالیکە خوای گەورە لێی ڕازی بێ ئێستاش تا ئەم دەقە کلیلی ژوورەکەی کە داخستووە مەگەر کەسێک بێوێ ژوورەکە ببینێ دەرگاکەی بکاتەوە وەکو وەفایەک بۆ جەنابی مامۆستای باوکم ناچنە ئەو ژوورەوە لا لەو ژوورە ژوورێکی بچووکی تقریبا 2 مەتر بە 3 مەترێکە 2 بە 3ەکە لەو ژوورا مێزێکی هەبوو لەسەر مێزەکە خەریکی خوێندنەوە بوو ئەگەر دەرفەتێکی هەبوایە یان دەرچوونێک نەبووایە لەو مەسافە خەریکی خوێندنەوەی کتێبە بوو کاتەکانی ڕێک خستە بوو بەڵام ئیتر جاری وایە کاتی با بڵێن تەعزیە یان سەردانی کۆمەڵایەتی قەدەری خوای پەروەردگار لە پڕێکا دروستە بێ وێ ناچارە ئەو وەزعی کەتیایەتی جێی بێڵێ و بڕوا بەدەم ئەو پرسانەوە باش ئەو کاتی مامۆستا نەخۆش بوو لە خەستەخانە بوو خەڵکێکی زۆر تعاتوف و هاوخەمی ئێوە بوون و سەردانی جەنابی مامۆستاشیانە کرد و لە کاتی کۆچکردنیشە خەڵکێکی زۆر لە ئەتوانم بڵم زۆربەی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت ناوچەی سلێمانی و شارە زۆر و ئەمانە بەشداریان کرد قەرەباڵغی پرسەکەی باوکت ئەو بەدەمەوە هاتنەی خەڵک بۆ ئێوە بۆ ئەو موسیبەت و کارە ساتە قورسەی بەسەرتانە هات چی یعنی ئێوە چۆن لی تێگەیشتن بەحقەت ئێمە خۆمان بە قەرزارباری ئەو خەڵکە زانین لە سەرانسەری کوردستان کە بۆ پرسەکەی باوکم هاتوون و زەحمەتیان کێشاوە لە هەر شار و شارۆچکەیەکەوە هاتوون عەزیەتیان کێشاوە خوای گەورە پایداریان کە لەو پرسە قەرەباڵغە ئینسان ئەوەی بۆ خوێنرێتەوە لەوە حاڵیە بێ لەوە تێگا کە ئەگەر پیاوێک لە خۆی تەرخان کاتەمەی تەرخان کە لە خزمەتی خوای پەروەردگارە لە خزمەتی گەورەکردن و بڵاوە پێکردنی ئەم پەیامە پیرۆزەدا بێگومان خوای پەروەردگار خۆشەویستی ئەکا لە ناو خەڵکیدا وەک چۆن خوای پەروەردگارە فەرمێ
فریشتەکان بانگەکە ئەڵێ ئەوە من فڵانی کوڕی فڵانم خۆشەوێ ئێوەش بڕۆن جاڕدەن بە هەموو سەر ئەرزە کە خی پەروەردگار فڵانی کوڕی فڵانی خۆشە و ئێوەش خۆشتان بوێ. بێگومان قەناعەتم وایە کە خۆشەویستی خی پەروەردگار بووە و ئەو خەڵکەش لە دڵسۆزیانە بووە مەمنونی ئەو هەر کەسێکین کە لە پرسەکەتە ئەزێتی کێشاوە لە هەر شار و شارۆچکەیەکی ئەم هەرێمی کوردستانە زەحمەتی کێشاوە و هاتووە بۆ پرسەی جەنابی مامۆستای باوکم. بێگومان ئەو موسیبەتە قورسی سەرشانی ئەوشی سوک کردووە ئەو هەموو دۆست و عزیز و خوشک و برایەکە لە دەوری ئێوە کۆبوونەتەوە خەڵکە بتوێنێت ئێمە هەموو کەسێک یەکێ لە ئێمە کەسێکی ئازیزی وفاتی کردووە کاتێک چوار دەوری قەرەباڵغە بێت بێگومان ئەو موسیبەتی لە سەرشان سوگە بێت. ڕاستە وڵا تەمەەن لە ناو سەحوەی ئیسلامیە کاتێک کەسێک لە ناو سەحوەی ئیسلامیە وجودی ئەبێ ئەڵێ برایان یان ئەڵێ خوشکان. زۆر جار جەنابی مامۆستای دایکم لە شوێنێکا بوویتایە خۆم و خوشکان فڵانە شوێن ئەبێ سەردانی بکەین هەنوویانی چی خوشکان بەڵام کاتێک کە پرسەکەی باوکم جەنابی مامۆستای باوکم وفاتی کردو خەڵک پرسەکەی بینی ئەو کات بۆی دەرکە و بڵێ بە حەقەت ئەو کەسەی کە لە ناو سەحوەی ئیسلامیە خزمەتکە برای هەیە ئەو کەسەی لە ناو سەحوەی ئیسلامیە خزمەتکە خوشکی ڕاستی هەیە. وەک گوتم لە ناو سەحوەی ئیسلامیە هەرکێ وجودی هەبێ وەکو برایەک وەکو خوشیەک تعامل لەگەڵ ئەو کەسەی تراکە کە وجودیە لە ناو سەحوەی ئیسلامیە. کاک محەممەد چ یادگاریەک هەیە کە لەگەڵ باوکتا یاخود بەخێزانی کۆبووبێتنەوە شتێکە لە بیر و فکرتا دەرنەچێت و دایمە بێتەوە یادت؟ وڵایی ئەتوانم بڵێم لەگەڵ مامۆستای باوکمە کەمترین دەرچوونمان هەیە بە حکمی کار و پیشەکەی زۆر جار جەنابی مامۆستای دایکم ڕەنگە ئێستا ببینێ گلەی لە باوکمە کرد ئەی و لە تۆ تاقێکیشدانێ بۆ ئێمە بە یەکۆ دەرچوونێکمان هەبێ بچینە سەیرانگایە تۆزێک جەوێک بگۆڕین و ئەم مناڵانە و دەرودەشتە ببینن وەکو عایلەی وەکو خێزانی پرسە و با بڵێن شتمان زۆرە بەڵام یەکێک لە دەرچوونەکانمان من و جەنابی مامۆستای باوکم و کاک موئمینی برام و مامۆستا مەلا عومەری پێنجوێن سەرمان لە وێنەدا لە گوندی وێنە لە سنووری شار با بڵێن پێنجوێن قەز با بڵێن سەر بە شار باژێڕە ئیتر مامۆستا مەلا عومەر و باوکم بووبوون بەبەرەیەک من و موئمینی براشم بووبوون بەبەرەیەک شەڕەبە فەرمانە کرد حتا ڤیدۆکەیشی ئێستا پێمە لە ناو مۆبایلەکەمایە یادگارێکی زۆر خۆش و ئێمە بەفرمانە نا بە باوکم و باوکم بە هەمان شێوە ئێمە ڕۆژان ڕەنگە زۆرێک لە باوکان قبوڵیان نەکەن بەم جۆرە کوڕەکانیان لەگەڵیانە تەعامولکە حتا یەکێک لە تۆپەڵەکان کە خڕم کردبینیم بە باوکم خۆ عەفویکە باوکم قاژی خلیسکا و کەو چوومە سەری دڵم ناوەپێوەی نیم ئیترەوە ڤیدۆکەم پێماوە یەکێک لە یادگارە زۆر تایبەت و خۆشەکانی کە لەگەڵ باوکمانە تۆمارمان کردو. ئێوە لە تەمەنێکانە بوون بڵێن بیرمان نایە نازانین تەعامل چۆنە ئەو تەعاملی ئەو مامەڵەی باوکت لەگەڵ دایکت هەی بووە لە ڕۆژظاهیریەکەی مێردێکی چۆن بۆ دایکت یان طبعا بتێنێت ژن و مێرد نێوانیان بەرز و نزمیتیەکەوێت یعنی جۆرەك لێگلی و گازەندە و ئەوانە هەر هەیە ئەمە ینی هاوسەرەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ خودی پێغەمبەر هەیان بوو بەڵام بە شێوازێکی گشتی مێردێکی چۆن بۆ دایکت یان دایکت تەعاملی چۆن بۆ لەگەڵ مەرحومی باوکت؟ ڕاستە فەرمووی وڵای ئەگەر بڵێم بە بیرم نایەت طبعا لە ئەم قسە بکەم وەکو دڵدانەوەیەک بۆ هەموو عایلانەی کە لە کوردستانە وجودیان هەیە لە ناو هیچ عایلەیەکی کوردانیە کێشە و مەشاکیل نەبێ بێگومان لە هەموو عایلێکا کێشە و مەشاکیل هەیە بێگومان لەو کێشە و مەشاکیلانە بەدەر نەبووە لە ماڵی ئێمەش دروست بەڵام لەبەرەوەی کە هەردوو لایەن هەم مامۆستای دایکم هەم مامۆستای باوکم لە دنیا تێگەیشت بوون وەک گوتم خۆیان داپۆشی بوو بەم ئیسلامە دەنگە و کەم و کوڕێتەکانیان زۆر با بڵێن خۆیانە خواردەوە و تەقبولی یەکتریانە کرد یەکتریان قبوڵە کرد زۆر جار تا یەک دوو جار بیرمە من و دایکم کێشەمان هەبوو دایکم ڕۆژێکیان وڵا ڕۆم بۆ ماڵ باوکم لەگەڵ منە کێشەی هەبوو باشە دایکم ئیتر قەدەری خۆی ئێوارە باوکماتەوە وتیوە کۆ دایکتان چوتە بۆ سەی سایق دەمەڵی بە خەزورانی باوکم لە سەی ساق ماڵ خاڵوانی خۆم وتی بۆ بەڵام من و دایکم دەنگمان کرد وتی لەسەر چی دەی وەڵی تە کردومانە چیمان لێکی دەوتی یاسن دایکتان لە محەممەد وەرەوە بچین بیێنینەوە بۆ ماڵەوە لە پیاوە تۆرەوە دایکم لە من توێرەوە تەمەنی درێژ بی شەڵا ڕەبی. کاک محەممەد ئێوە چۆن ئەتانەوێت وەفا بە باوکتان بنوێن و لە دوای ئەو
لەسەر ئەو ڕێباز و یاخود ئەو هەڵس و کەوت و ئەو تعامل و ئەو شتە باشانەی کە بۆی بەجێهێشتون ئێوە بەردەوام لەسەری؟ وڵا ئینسان بەدەم ئەتوانێت زۆر قسە بکە، بەڵام ئافەرم بۆ کەسێک کە بە عەمەل ئەنجامی ئەدا. داواکارم لە خوای پەروەردگار زۆر جار کاتێک لەناو خەڵکە کارێکەکەی خەڵکە لێ تەمەنە درێژ بێ، ئەڵەم وڵات دوعای تەمەن درێژیمان بۆ مەکەن، دوعای عاقبەت خێریمان بۆ بکەن. داواکارم لە خوای پەروەردگار خۆم و تەواوی خوشک و براکان و مامۆستای دایکم عاقبەت خێرکە و ئەو بەرووبوومە جوانەی کە باوکم کۆی کردەوە بۆ قیامەتی خۆی ئێمە بتوانین بە هەمان شێوەی جەنابی مامۆستای باوکم بەرووبوومێکی جوان و پاک کۆ بکەینەوە و بە سەربەرزی و بە ڕووسوری بگەینەوە خزمەتی خوای پەروەردگار و کە گەڕاینەوە باوکمان بینیوە بڵین باوکە ئەوە پیاو بووین دوای تۆ، نامەرد نەبووین. ئەو پەیامە کە دیفاعت لێ کرد کە دڵسۆزانە بەرگریت لێ کرد، بە هەمان شێوەی ئێمەش بەرگریمان لێ کرد و دیفاعمان لێ کرد. بەگرنگترین شتێکیش بە پێی فەرموودەی صحیحی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئینسان کامرێت لە هەموو شتێک قەتع بێ لە دنیا. یەکێک لەو شتانی کە بە بەردەوام خێر و چاکە و حەسەناتی بۆ ڕوا لە ڕێی منداڵەکانی وتی جەنابەت خوشکەکانت، یعنی ئەمانە ئەتوانن بەڕاستی ئەداتێکی خێر بن بە بەردەوام هەر ئیشێ بکەن ئۆتۆماتیکی خێری لێ بڕۆ بۆ مەرحومی مامۆستا عەبدولقادر. بێگومان قسەکەت تەواوە، داواکەی خوای پەروەردگار عاقبەت خێر انشاءالله. زۆر بەڕێز کاک محەممەد عەبدولقادر کوڕی مامۆستای کۆچکردو خوا بەخێر بن، هەسڵاو و ڕزمانێ بۆ جەنابی دایک بەتەواوی ئەندامانی خانەوادەکەتان. خوای گەورە بەرەکەت بخاتە تەمەنتانەوە. اللهم آمین ئەجمعین. خوای گەورە عاقبەت خێرمان کاتە من درێژمان نەکات. جێی مامۆستاش بەهەش بێ انشاءالله. اللهم آمین. یا خوا بێ بن پایدار بن یا رب. سلامت بن یا خوا.